وەک ڕێزلێنانێک لە توانە و هەوڵەکانی سەرکەوتوویەکی پۆلی 12 ئامادەی لە خوێندنی ئیسلامی لقی سلێمانی یەکێتی زانایانی کوردستان ئاهەنگێکی بۆ تارا عەلی یەکەمی سەر ئاستی هەرەم لە خوێندنی ئیسلامی لە شاری سلێمانی ساز کرد. تارا بە کۆنمرەی 94.2 لە ئامادەی شافعی کشان توانی ئەم ئەنجامە بەدەست بهێنێت و ببێتە یەکەمی سەر ئاستی هەرێم لە خوێندنی ئیسلامی. سەرەتا سپاسی هاتنتانەکەم و سپاس مامۆستا بەڕێزەکان و لژنەی زانایانەکەم بۆ هاتنیان بەڕاستی ئازیەتیان کێشاوە و دوای ئەوەش سپاسی مامۆستاکانی ئەم مەکتەبە کە مامۆستا عەبدوڵڵا بە تایبەتی مامۆستا لەنجە و بۆ ئەم مەراسیمەی کە هەمومانی کۆکردن تۆ زۆر سپاسێم و لایەکەکەم. زمانی باوکم کە زمانی کوردیە و دوای ئەوە زمانی ئەڵمانی و ئینگلیزی و عەرەبی. قوتابخانەی شافعی پۆلی حوتی بنەڕەتی تا 12 ئامادەی تێدایە و ژمارەی قوتابیەکانی 92 قوتابیە. بەڕێوەبەری قوتابخانە ئیسلامیەکانی سنووری پارێزگای سلێمانی دەڵێت بەهۆی فەرامۆشکردنی خوێندنی ئیسلامی لەلایەن حکوومەتەوە و زۆری مادەکانی خوێندن کە لە هەندێک لە پۆلەکان دەچێتە 18 مادە، دایک و باوکان منداڵەکانیان نانێرنە بەر خوێندنی ئیسلامی. پێویستە جارێکی کە منهەجی ئەم قوتابخانە دابڕێژن بەڕاستی بە شێوازێ بێ کە لەگەڵ ئەم خوێندنگە ئیسلامیانە بگونجێ. واتە ئەم خوێندنگە ئیسلامیانە کە هەدەفتیانە ئامادەکردنی کۆمەڵێ مامۆستای ئاینی و هەروەها مامۆستای پەروەردەی ئیسلامیە ئەبێ لەگەڵ ئەوە بگونجێ بەڕاستی. ئەو هەموو دەرسە قورسە لەبەرەوە خوێندکار کەمێت بۆ ئێرە. ئەوە بەڕاستی گەورەترین معاناتمانە، معاناتی منهەجمانە. مامۆستاکانی تارا نیگەران و دەڵێن وەزیری ئەوقاف کە قوتابخانەکەیان سە بە وەزارەتەکەیەتی هیچ سوپاس و پێزانینێکی بۆ ئەم دەرچوو قوتابخانەکەی دەرنەبڕیوە لە کاتێکدا 3 ساڵە لەسەر یەکەمی خوێندنی ئیسلامی لە قوتابخانەکەیاندایە. ئێستاش کە هاتوونەوە سەر وەزارەتی ئەوقاف ئێمە داوا لە وەزارەتی ئەوقافەکەین بەڕاستی ئەم دەرس ئەکادیمیانە لابەرێ لەسەر ئەم خوێندنگایە چونکە هیچ پێویستیان بە دەرس ئەکادیمیەکان نیە مادام تەنها لە کۆلێژی شەریعە وەرەگیرێن. ئەگەر وعدی ئەویان پێدەدەن کە لە کۆلێژەکانی تر وەرگیرێن دەکرێت بەردەوام ئەم دەرسانە، بەڵام لێرەوە ئێمە داوا لە وەزیری ئەوقافەکەین کە بەڕاستی گرنگی زیاتر بەم خوێندنگانە بدا. بۆ کولی قانون زۆر شیاون ئیشێکی وای لەسەر بکرێت کە بتوانن لە قانون لە لوغات عەرەبی کە شمولیان بکات و وەربگیرن. تاکو ئێستا نەخێت تەنها کولەی شەریعە شمولی کردوون، بەس ئەگەر بکرێت لە مەولا ئیشی لەسەر بکەن و ئێوەش بە دواداچوونی زیاتری بۆ بکەن قانون و لوغەی عەرەبی زۆر زەڕورەوەریان بگرە. لە هەرێمی کوردستان 21 قوتابخانەی ئیسلامی هەیە، بەڵام تەنها قوتابخانەی شافعی تایبەتە بە کچان و ئەویش بیناکەیان بە هاوکاری خێرخوازان بەڕێوە دەچێت. سەرڕای بەدەستێنانی نمرەی بەرز، بەڵام تەواوی دەرچووەکان تەنها دەتوانن لە بەشی ئیسلامی لە زانکۆکان بخوێن و تەواوی بەشەکانی دیکەیان لێ قەدەغە کراوە. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.